لحديثك صحيحة هاتوا خوشويستي خواه صلى الله عليه وسلم دفرمي إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور. بيغمان خير صدقة كردن يارمتيداني فقير هجار رازقو كان گرمایی و عذاب و ئێش و ئازاری ناو قەبر دەکوژێنێتەوە. هەروەکو چۆن ئاوێک دەکەی بە ئاگرێکدا دەیکوژێنێتەوە، ئاوهاش ئەو خێر و سەدەقەی کە لە دنیادا ئەنجامی ئەدەی گەرمایی عذاب و ئاگر لە ناو گۆڕدا دەکوژێنێتەوە. جاگە پێت خۆشە لە ناو گۆڕدا عذاب نەدری، سزا نەدری، گەرمی ناو گۆڕ نەبینی، گەرمی جەهەنم نەبینی، خێر و سەدەقە بکە. گەنجێک دەڵێ باوکم وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێت. لە خەومدا باوکم بینی لەگەڵ کۆمەڵە مناڵێکی دراوسێکانماندا بوو. هەندێک مناڵی دراوسێمان هەبوو هەتیو بوون، دەیانم ناسی. باوکم لەگەڵ ئەو منداڵانەدا بوو، منداڵە هەتیوەکاندا لە خەودا. دەفەرمی ئەم منداڵانە دەڕۆشتن ئاویان دەهێنا، دەیان کرد ناو شتێکەوە، دەیان کرد بەسەری باوکمدا ئاوێکی سارد و سازگار. باوکیشم زۆر دڵخۆش بوو پێ دەکەنی. وتم وەڵڵاهی نهێنیەک هەیە لەم مەسەلەدا، ئەم مناڵانە چی پەیوەندیەکیان بە باوکمەوە هەیە؟ چوون بەلای مامۆستایەک پرسیارم لێ کرد، وتی بڕۆ لەوانەیە نهێنیەک لەم مەسەلەدا هەبێ. هاتم بە ماڵی ئەو ئافرەتە بێوەژنە کە کۆمەڵێک منداڵی هەتیوی هەیە. وتم باوکم چی پەیوەندیکی بە ئێوە هەبووە؟ ئەم شەو لە خەومدا ئێوەم بینی ئاوی سارتان ئەکرد بەسەر باوکمدا، باوکشم زۆر دڵخۆش بوو پێ دەکەنی، زۆر دڵخۆش بوو دەوی ئاو بکەن بەسەرما، ئاو بکەن بەسەرما بە پێکەنینەوە. چی پەیوەندیەکی باوکم بە ئێوە هەیە؟ وتیان وەڵڵاهی باوکت ڕەحمەتی خوای لێ بێت چەند ساڵە یارمەتی ئێمە ئەدا، کەس نەیزانیوە. ئەو تا خوای گەورە بە خەوێک ئەو پەیامەی بە ئێوە گەیاند. باوکت چەند ساڵە کرێخانوومان بۆ ئەدا، کرێخانووەکەمان نییە، بەردەوام یارمەتیمانی داوە، ڕەحمەتی خوای لێ بێت. ئەمە نهێنیەکەیە کەواتە ئەو باوکە دڵخۆش بوو، ئەو پیاوە بەڕێزە دڵخۆش بوو، ڕەحمەتی خوای لێ بێت. چونکە لە دنیادا یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریدا لەبەر خاتری خوا. کەواتە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار ناخۆشی و ناڕەحەتی و گەرمایی و ئێش و ئازاری ناوگۆڕت لە کۆڵ دەکاتەوە، دڵخۆشت دەکا بە ئیزنی خوای گەورە. بۆیە بۆ ڕەزامەندی خوا یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە. لە حەدیثێکی صحیحی بخاری موسلمدا هاتووە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم هانی ئێمە ئەدا بۆی خێر و سەدەقە بکەین. ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە لەتە خورمایەک ببەخشێ، ئەگەر گەورەتر بێ لە لەتە خورمایەک، ئەگەر خورمایەک بێ و ئەگەر زۆر زیاتریش بێ، ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە کەسابەتێکی حەڵاڵی هەبێ و لەتە خورمایەک ببەخشێ لە پێناو خوادا، ئەوەشی پاک نەبێ و حەڵاڵ نەبێ، خوا وەری ناگرێت. واتە ئەگەر لەتە خورمایەکت بەخشی لە پێناو خوادا بەس بە حەڵاڵی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە ئەو خێر و سەدەقەیە مەڵێ کەمە لەتە خورمایەکە، مەڵێ خورمایەکم بەخشیوە، ئەگەر زیاتر بێ هەر بە کەمی مەزانە، ئەگەر 250 دینار بوو 1000 دینار بوو بە کەمی مەزانە، ئەگەر زیاتر بوو بە کەمی مەزانە. ئەم لەتە خورمایە کە دەیبەخشی بە حەڵاڵی لەبەر خاتری خوا، نەک وێنە بڵاوکردنەوە. هەندێک کەس دەڵێن ئەگەر وا نەکەین خەڵ پارەمان ناداتی. پەرە کاگە پێویست ناکە، خۆ ئەگەر بوو باشە، نەبوو پێویست ناکەم بەزم ڕزمەکەی. چ پێویستەکە فەقیر و هەژارەکان ڕسمی دەرگاکەیان بگیرێ، ڕسمی ئەو خواردنە بگری بۆ خەڵکی، بۆ خوا بیکە، با خوای گەورە تەنها بیبینێ و تەواو. ئەو کەسێکی کە دەبووی دەبێت خوای گەورە دەتی قبوڵ دەکات، بەدەستی ڕاستی وەری دەگرێ خوای پەروەردگار. ئەو سەدەقە کە لەتە خورمایەکە خوای گەورە بۆ تۆ زیادی ئەکات، بۆ تۆ گەوری ئەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەروەکو چۆن کەسێک لە ئێوە ئاژەڵدارە، بەچکە وشترێکی هەیە
بەچکە ئەسپێکی هەیە چۆن گەورەی دەکات. تۆ لە ماڵەوە کابرا ئەسپی هەیە، ماینی هەیە، بەچکەکە چۆن گەورە دەکات؟ وردەوە دەگەورە دەبێ. چۆن بەچکە وشترەکە گەورە دەبێ؟ خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو لەتە خورمایە کە لەبەر خاتری خوا بەخشیتە، خوای گەورە ئەو لەتە خورمایەت بۆ گەورە دەکات حتا لە شاخێ گەورەتر دەبێت. واتە وەکو یەک شاخی خورمات بەخشی بێ پێ ناوخوادا، واتە بە ملیۆنەها و ملیارەها تەن خورمات بەخشی بێ لە پێناو خوادا. ئەگەر زیاتر بێ وەڵا جاری وایە 1000 دەبەخشی، خوای گەورە ئەو هەزارە دوا بۆ گەورە دەکاتەوە قەبارەکەی بەقەت قەبارەی شاخێکی زەبەلاح دەبێت. کەواتە بە کەمی مەزانە بۆچی پێغەمبەری خوا وا دەفەرمێ صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە هانمان بدات بە کەمی نەزانین کە شتێکی کەمیشمان لە پێناو خوادا بەخشی بۆ قیامەتمان زۆرە. لە حەدیثێکی صحیحی بخاری و مسلم داهاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە 7 تاقم هەیە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان. ناخۆشی ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینن. ئەو ڕۆژەی خۆر نزم دەبێتەوە عارق دەکەی ئەوان ئەو ناخۆشیە نابینن. خوای گەورە لە کەسانەمان بگێڕێنەوە 7 تاقمە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم یەکێک لەو 7 تاقمە چییە؟ ناخۆشی قیامەت نابینن. ئەفەرمێ وەرەجل تصدق بصدقة فأخفاها. پیاوێک یاخود ئافرەتێک خێر و سەدەقەیەک دەکات لە پێناو خوادا دەیبەخشێ، ئەوەندە دەیشارێتەوە فأخفاها، دەیشارێتەوە. بۆیە سەدەقە خێر و سەدەقە بە نهێنی دروستە، خێریشی زیاترە. بەڵام ئەگەر ئینسان نیەتی پاک بوو مەبەستی ئەو بوو خەڵکی چاوی لێکە ئەوە ئاساییە، بەڵام نیەتەکەی خۆ دەورە بینێ. مەبەست ئەوەی خەڵکی خێر بکە یا مەبەست ئەوەی ئافرین دەستخۆشی لێ بکرێ. ئەوە نیەتەکە لای خۆت و بینی خۆت و خوای گەورەیە، ئێمە قسەیتیان ناکەین. بەڵام نهێنیەکە بۆ قیامەت زۆر سەلامەتە، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو کەسەی سەدەقە دەکات بە نهێنی، ئەم حەدیثە شمولیەکات. فأخفاها واتە دەیشارێتەوە. چۆن دەیشارێتەوە؟ بە جۆرێک بۆی ئەوەی بە دەستی ڕاستی دەیبەخشێ دەستی چەپی پێی نازانێ. ئەمە ئەو بەڕی نهێنیە. یعنی من شتێک ببەخشم بە دەستی ڕاستم دەستی چەپم نەزانێ، واتە لە مەشی بشارمەوە نەک لە خەڵکی. یعنی مە زۆر شتێکی دقیقە، یعنی بەتەگمەنە تۆ هەردوو دەسەکە بەیەکەوەی تۆ بتوانی شتێک لە دەستی چەپت بشاریتەوە، واتە زۆر نهێنیە. کەواتە بە هەندێک چاکەتە بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا با کەسێک لە ئێوە کۆمەڵە شتێکی نهێنی هەبێ بینی خۆی خوای پەروەردگار بێ بۆ قیامەت کەس پێی نەزانێ. ئەوە زۆر گرنگە. کۆمەڵە خەڵکێکە بوون لە شاری مەدینە لە سەردەمی ئیمامی عەلی کوڕی حوسەین. ئەم ئیمامی عەلی زەین العابدینی پێڵە ڕەحمەتی خوا لێ بێ، کوڕی ئیمامی حوسەین بۆ ڕەزای خوای لێ بێ، کە کوڕی ئیمامی عەلیە. لە شاری مەدینە کۆمەڵە ماڵێکی فەقیر و هەژار هەبوون، خواردنیان بۆ دابین دەکرا، بەڵام نەیان دەزانی کێ خواردنەکەیان بۆ دابین دەکا. ئاردی بۆ دەهێنان، خواردنی بۆ دەهێنان، بەڵام نەیان دەزانی خاوەنی ئەم خواردنە کێیە. دیارە دەموچاوی شاردۆتەوە بە نهێنی شەوێکی درەنگ هێناوێتی لە بەردە ماڵەکەدا یا ناو دەڕۆشت. بەڵام کاتێککە ئیمامی عەلی کوڕی حوسەین ڕەحمەتی خوا لێ بێ کە وەفاتی کرد، کاتێککە شۆردیان تەماشایان کرد، هەموو شان و ملی شوێنەواری شتەڵگرتنی پێوە دیارە. ئەوەنەی شتەڵگرتووە لە شەواندا، ئەمانەی هەموو شوێنەکەی ئاسەوارەکەی شوێنەوارەکەی ماوە. وتیان ئەمە چییە؟ وتیان وەڵا ئەمە لە شەوی تاریکدا ئارد و خواردەمەنی دەبرد بۆ ماڵە فەقیرەکان. ماڵە فەقیرەکان تەماشایان کرد چەند ڕۆژێک هەموو کاتێک یارمەتیان نەدرا، چەند ڕۆژ یارمەتیان نەدرا، یارمەتی نەما کۆتایی پێهات. ئەو کاتە زانیان ئەو کەسە یارمەتی داون ئیمامی عەلی کوڕی حوسەینە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ، چونکە دوای ئەوە قەتع بوو، تاو نەما، شوێنەوارەکەش دیارە هەمووی. ئەوە بۆ خوایە. ئەوانە شایستەی ئەوەن کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا بن. بۆیە شتەکانت با نهێنی بێ، بۆ ڕەزامەندی خوا بێ، کەم بێ و بۆ خوا بێ، لەو باشترە زۆر بێ و هەموو خەڵکی پێت بزانێ. بۆیە ئینشاڵڵا بە ئەگەمان لە فەقیر و هەژارەکان بێ، وەک لە جومعەی پێشوە باسمان کرد، ئەوەی کە فەقیر و هەژاری ڕاستەقینەیە چاود لێیان بێ، یارمەتیان دە بە پێی توانای خۆت.
لە تەخورمایەکە 1000 نارە 10,000 50,000 چەندێ تواناتێ دەست پێیانەوە بێ ئاگات لێیان بێ ئەوانەی کە ڕاستگۆن. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، خوایە حاڵی فەقیرەکان باشکە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح بخاري دهاتوا خوشويستي خواه صلى الله عليه وسلم دفرمي الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله وكالقائم لا يفطر وكالصائم لا يفطر. أو كسي يارمتي بوجن كاندات واتأو بوجني كفقيرة أو بوجني كمردكي وفاتي كدوة أو بوجني كلقو بياوكيدا جيابته حالي باشنية و ئەو کەسەیشی کە فەقیرە واتە ئەو کەسە یارمەتی ئافرەتی بێوەژن نەدا کە مستحق و فەقیرە و یارمەتی کەسانێک دەدا کە فەقیر و هەژارن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ مزگەێنی خۆشی پێدا. ئەوانەی کە فەقیرن بێوەژنە مناڵی هەیە یاخود جاری وایە مناڵیشی نییە لە ماڵ باوکێتی ماڵ باوکی ناتوان یارمەتی دن، جارێشەیە مناڵی هەیە بە هەمان شێوە ماڵ باوکی ناتوان یارمەتی دن. گرنگ ئەوەیە حاڵی فەقیر بێ ئەو بێوەژنە یاخود کەسێک فەقیر بێ. سێ مزگەێنی خۆشی پێدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکەم دەفەرمێ کەالمجاهد فی سەبیل الله، وەکو کەسێک وایە لە پێناو خوادا جیهاد بکا و بەرامبەری کافرەکان بوەستێ و جیهاد کا لە پێناو خوادا تێکۆشان بکات. ئەمە کە جیهاد لوتکەی بەرزی ئیسلامە. و دووەم فەرمووی وەکەالقائم لا یەفطر، وەکو کەسێک وایە بەردەوام شەو نوێژ بکا و هیلاک نەبێ. واتە بەردەوام خەریکی شەو نوێژە، لە شەوە هەر شەو نوێژ دەکا و ماندووش نابێ، واتە شەو نوێژ بۆ نووسرا، شەوەکان بە شەو نوێژ بۆ تۆ حساب کرا. وەکەالصائم لا یفطر، وەکو کەسێک پاداشت وەرەگرێ کە بەردەوام بە ڕۆژووە و دوان زەمانە بە ڕۆژووە، ئیلا هەندێک ڕۆژ نەبێ کە حرامە لەسەری بە ڕۆژوو بێ. کەواتە تۆ ئەگەر پێت خۆشە شەوەکانت هەمووی بە شەو نوێژ بۆ حساب کرێ و بخەویت و ڕۆژەکانیش هەمووی بۆ تۆ حساب کرێ کە تۆ بە ڕۆژووی لە کاتێکا بە ڕۆژووی شنیت، یارمەتی ئەو بێوەژنانە بدە کە فەقیرن، ئەوانەی کە هەتیویان هەیە و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە. وەڵڵی شەوەکانت بە شەو نوێژ بۆ حسابە کرێ، ڕۆژەکانیشت بە ئیزنی خوا هەر هەمووی بە ڕۆژوو بۆ حسابە کرێ. ئەگەر نان بخۆیت و بە ڕۆژوش نەبی، پێت خۆشە دوان زەمانە بە ڕۆژووی پاداشتەکەت پاداشتی کەسێک بە دوان زەمانە بە ڕۆژووە دە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە. لە سەردەمی ئیمامی ئەبوبەکردا ڕەزای خوا لێبێ کە خەلیفە بوو، ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ کاتێک کە نوێژی بەیانی دەکرد لە ماڵ دەرەچوو، لە مزگەوت دەرەچوو، ئەچوو بۆ لە ماڵ دەرەچوو ئەچوو بۆ مزگەوت، لە مزگەوتیش دەرئەچوو ئەڕۆشت بۆ ماڵێک، هەموو نوێژێکی بەیانی دەڕۆشت. کاتێ دەڕۆشتە ماڵێکەوە خانوویەکی بچووک بوو، ڕاستەوخۆ دوای نوێژی بەیانی دەڕۆشت بۆ ماڵەکە، ئەوجا دەگەڕایەوە بۆ ماڵ. ئیمامی عومەر ڕەزای خوا لێبێ دەفەرمی وتم بزانم ئیمامی ئەبوبەکر بۆچی دەچێت بۆ ماڵە، ئیشی بۆ ماڵە چییە؟ ئەڵێ ڕۆشتم تەماشام کرد پیرێژنێک ئافرەتێکی بە تەمەنی پیرێژن لە ماڵەوە کەوتووە، چۆن دەڵێ شەلەل لێی داوە، چۆن دەڵێ جەڵدە لێی داوە، دەست و قاچی ئیش ناگە کەوتووە و لەگەڵەوەشان نابینایە و چاوی نابینێت. تەواو داماوە، هەم کەوتووە و هەم نابینایشە، هیچ کەسێکیشی نییە. ئیمامی عومەر ڕەزای خوا لێبێ فەرمووی ئەم پیاوە بۆچی دێ بۆ لای تۆ؟ نەیفەرمووە ئەمە ئیمامی ئەبوبەکر و خەلیفەی ئیماندارانە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ، وتی وەڵڵاهی دێ بۆ لام ناو ماڵەکەم بۆ گسکەدا، دێ بۆ لام خواردنم بۆ دروستەکات، خزمەت مەکات، هەموو شتێکم بۆ پاک دەکاتەوە، ئەمجا دەڕوات وەڵڵا نازانم کێ نایناسم. ئەمە ڕەزامەندی خۆ ئابە بشێوە دەستێ، تۆزی لێ نەدامت بڵێ من ئەبوبەکرم خەلیفە ئیماندارانم. بەڵێ کاتێککە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ، کاتێککە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ وەفاتی کرد، ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ وعدی دا خزمەت بکات بەو ئافرەتەی کە ئیمامی ئەبوبەکر خزمەتی کرد و ڕەزای خوای لێبێ، جێگە ئەوی بۆ پڕکاتەوە. دەڵێ ڕۆشت خواردنوشتی بۆ برد، خورماکەی پێدا،
ئافرەتەکە وتی ڕۆڵە گیان هاوڕێکت مردووە، واتە ئەوەی پێشوو هاوڕێکت مردووە، وتی بۆچی پرسیار دەکەی چۆن نەزانی مردووە؟ وتی ئەو پیاوەی پێشوو کە هەموو بەیانێ دەهات بۆ لای من خورماکەی بۆ ناوکەکەی بۆ دەرەکردم بەبێ ناو خورماکەیەدا پێم، بەڵام تۆ بە ناوکە و خورماکە بدەیتی بۆی ئەزانم ئەو پیاوە مردووە. ڕەزای خوای لێبێ ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ ئابڕوو شێوەیە بوو. ئیمامی عومەر لەسەر چۆک دانی دەستی کرد بە گریان، فەرمی وەڵڵاهی ئەی ئەبوبەکر هەموو کەسێکت ماندوو کردووە کەس ناتوانێت مونافەسەی تۆ بکات. خورماکەی تۆ ناوکی تایە، خورماکەی ئەو بێناوک بوو، بە بێناوکەیدا پێم بووی بیخۆم، ناوکەکەشی بۆ دەردەکردم. ئەمە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژارە. ئەمە شەوەکانی بە شەو نوێژ بۆ حساب دەکرێت، ڕۆژەکانی بە ڕۆژ بۆ حساب دەکرێت. ئەمە جیهادەکان لە پێناو خوادا بۆیە بۆ خوا ئەنجامی بدە. بەنهێنی بیکە پۆز لێ مەدا، قیمەتی نییە. لە حەدیث صحیح داتۆ کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم یەکێک لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە لەسەر دەم و چاوی ڕایەکێشن بۆ ناو جەهەنەم پێخۆشە کرێ، کەسێک بۆ لە دنیادا ماڵی بەخشیوە بەس بۆی پێ بڵێن سەخیە، پەنا بەخوا. خوای گەورە دەفەرمێ پیانوتی سەخی بە ئاواتی خۆت گەشتی دەبیبن بە ناو جەهەنەم. سەدەقەی کردو بەڵام بۆی پێ بڵێن سەخی و دەستکراوەیە. کەواتە ئینشاءڵڵا با چاو لەم پیاو چاکانە بکەین، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. لحديثك صحيح داتوا لصح جامع صغير في غمر خواذ فرمي صلى الله عليه وسلم كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. همو كسيك لروجي قيامته همو إيمان دارك لجير سيبري صدقكي خوي دايا وإيمان دار بي لجير سيبري صدقة دايا ولجير سيبري عرشيش دايا حتى حكمي همو خلقي دكريه بهشتي جهنمي جيا دكريتوا او كسانه بخوان للسيبري صدقي خوان من الدنيا صدقي عن كدوك وهوريك سيبري عن بودكا بوي ناراحتنا من جرماء النبي يتخوشا سيبري كتحبي لجرمي خور وجرمي جهنم وجرمي ساحي محشر بالباريزي او سيبر خير وصدقي كده برخاطري خوا انجام الدابي بو خوانك بو خلقي چونك هر كسي بو خوا بجي خوا برزي دكاتوا هر کەسێکیش بۆ ئافرین و دەستخۆشی خەڵکی بژی خوای گەورە لە دنیا و لە قیامەت شەرمەزاری دەکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە ژێر سێبەری عەرشی خوادا دەبێ و باسمان کرد و لە ژێر سێبەری خێر و سەدەقەکەیدا دەبێ ئەو ئینسانە هەتاکو حکمی نێوان خەڵکی دەکرێت، محاسبەی خەڵکی دەکرێت تۆ بۆ خۆت شوێنەکەت سێبەر و خۆشە. بۆ یەکێ لە پیاوچاکان کە ئەبوولخەیرە تابعینە هیچ ڕۆژێک نەبوو کاتێم حەدیسەی بیست ئەم حەدیسی ڕیوایەت کرد هیچ ڕۆژێک نەبوو ئیلا یا نانێکی ئەبەخشی یا سەرکە پیازێکی دەبەخشی یا شتێکی دەبەخشی، واتە هەموو ڕۆژێ شتێکی دەبەخشی ئەگەر کەمێکیش وایە بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە ببێتە سێبەرێک بۆی. تۆش ئەگەر ڕۆژی 250,000 بیبەخشە بیدە بە فەقیر بیکە ناو مزگەوتەوە بۆی بۆ ڕۆژی قیامەتت شتێکت هەبێ فەقیرەکە حسابی مناڵێکی بۆ بکە مزگەوتەکە حسابی مناڵێکی بۆ بکە ڕۆژی ئەوە نەیدێ بە مناڵەکەت بۆ خوا بیبەخشە بۆ قیامەتت بەخوا بەیانی بووکوزاوە منەتی پێت نییە، چونکە ئێمە هەر هەمومان میرات کۆکەینەوە بۆ بووکوزاوە بۆ کچوکڕ. کەواتە بزانە بەخوا بە تەمای مە بە مناڵ شتت بۆ بکارە دوای مردنت، مەگەر مناڵێکی زۆر چاک بێ خۆت هەوڵ بدە بۆ خۆت، خەمی مناڵت نەبێ خەمی قیامەتی خۆت بێ، کەس لە برسا نامرێت. بێگومان خوای گەورە دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه. خوا وعدی داوە ولا حديثك بخاري مسلم ده هاتوا حديثك قدسي خوای گەورە دەفەرمێ يا ابن آدم أنفق عليك. أم آية حديثة خوای گەورە آيەتەکە فەرمووی ئێوە هەرچی لە پێناو خوادا ببەخشن خوا بۆتان پڕەکاتەوە، کەواتە خێر و سەدەقە ماڵەکەت و کەم ناکە، ئەمە خوا وعدی داوە بۆت پڕەکاتەوە. وخواي قرأ فمي لحديث قدسيك أي آدمي زاد ببخشة منش بيت أبخشم ببخشة ويا والله بيقمان بلوا خواي قرأ بيت أبخشة بوت برأكاته وبيغمري خوا فمي صلى الله عليه وسلم سوين دخوم سوين بقوري خوا مال بخير وصدقة كم ناكا كنت أي بوتارك ديني ببسراتي بياوك بقالبو پیاوی هات بۆ لای وتی ئەمە بەچەنە ئەوە بەچەنە ئەو بەچەنە
خۆ ئەو میوانەی کە داینابوو وەستا بوو پیاوەکە ئافرەتێکیش هات ئافرەتەکە سعرەکانی دەوت ئەوە بە چەندێکە نیوەی پیاوەکەی دەوت واتە بۆ نمونە ئەو پیاوەکە دەوت ئەو مۆزە بە چەندێکە ئەو مۆز بە 2000 بە ژنەکەی وت بە 1000 دینارە تەماتە بە چەندە بە 1000 بۆ ژنەکەی بە 500 واتە نیوەی پیاوەکە قسەی کرد نیوەی سعرەکەی وت پیاوەکە خەریک و تووڕە بێت وتی تووڕە مەبە وتی کاکە بۆچی بۆ ئافرەتە ئەوەندە ئەڵێ و بۆ منیش ئەوەندە ئەڵێ یعنی چی من بە دوو قاتی ئەم ئافرەتە پارە بدەم وتی بێدەنگ بە باش شتەکانی هەڵگرت دوای پێتەڵێ ئافرەتەکە شتەکانی بدو ڕۆشت وتی برای بەڕێزم بۆچی ئەم شتانە بە نیوە قیمەت داپێی بە زەرەر دایپێی وتی ئەمە ئافرەتێکی بێوەژنە زۆر نەفسی بەرزە دێ بۆ لام شتە بە قەت بە بەلاش شت نابە ئەبێ ئیلا پارەی لێ وەرگرم بەخواڵێ بە بەلاش شت نابم ئیلا پارەم ئەبێ لێ وەرگری منیش نامێ تەریق بێتەوە شتەکانی بە نیوە قیمەت پێ ئاڵێم بەخوا بە زەرەر ئەیدەمێ زۆربەی شتەکان هەمووی بە زەرەر ئەدەمێ بەس وەڵڵاهی هەر ڕۆژێ ئەم ئافرەتەی پێ بۆ لای من ئەم بێوەژنە کە کۆمەڵێ مناڵی هەتیوی هەیە هەر ڕۆژێک ئەم ئافرەتە شت لای من بەرێ بە شتەکانی بە زەرەر بدەمێ سوێن بەخوا سێ قات خوای گەورە بۆم پڕاکات نەک یەک قاتیش وەڵڵاهی ئەگەر 10,000 زەرەر بکەم لەم ئافرەتە خوا بە 30,000 بۆم پڕاکات بۆیە خوا بۆت پڕاکاتەوە ئەمڕۆیا بەیانی دڵنیابە فەقیر و هەژارەکانتان لەبیر نەچێ ئەوانەی کە هەتانە ئەوانەی کە تواناتانەیە بەڵکو ئینشاءڵڵا ببێتە هۆکاری ئەم حەدیثانەی کە باسمان کردووە کۆمەڵ حەدیثێکی تریشێک کە باسمان نەکردووە شمولمان بکا لەو کەسانە بین کە ئەهلی خێر و سەدەقە بین ڕۆژانە شتێکی کەمیش بێ بیبەخشە بەڵکو خوای گەورە سەربەرزت کە و ئەم پیاوە بەڕێزە ئافرەتەکەی تەریق نەکردەوە شتەکانی بە هەزان دەدا پێی ئێستا من وەڵای خەڵکە زانم ئافرەتێ زۆر بەتەمەنە بێوەژنە مناڵی هەتیوی هەیە کاتێکە شتێکی بۆ ئەوەی سبحان الله ئەڵێ بەخوا ئەوم ناوێ زیادەیە من نامەوێ ئەڵێ بۆ منە 2 کیلۆ تەماتەم پێویستە بەس شتی تر نەیری بەخوا هەرچی بێری نامەوێ من ئەوەنە بەس تەماتەکە مەوێ بەس فڵان شت مەوێ سبحان الله شتی زیادەی بۆ بەرە نایە وەری قبوڵی ناکات ئەڵێ بەس ئەوەمەیە کە پێویست بۆ نمونە جارێ ئەڵێ بای 1000 ناهێڵکەم بێنم بەخوا تەبەقێکم بێنی وەری ناگرم وەری ناگری فەقیریشە زۆر فەقیرە ئەوانە هەیە ئەو جۆرە کەسانە پێویستە لەسەر سەردابرن بێن ڕێزیان لێ بگیرێ فەقیری ڕاستەقینەن ئەوانەتان دۆزیەوە ئاگاتان لێیان بێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عم كدو مسلماني كشي الله خوم بياناك يا ربي خوايا الشفاء بدي خواه الرحمي دبكي خوايا جان كاري بو آسان كي خواهی جان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی دەوڵەمەند خواهی دڵیان باشکەی بەرامبەر بە فقیر و هەژارەکان یارمەتیان دەن ئەوانەیشی فەقیرن خواهی حاڵیان باشکەی ئەوانەی منداڵیان نییە خواهی منداڵی باشیان پێبەخشی ئەوانەشی منداڵیان خواهی منداڵەکانیان چاک و ساڵحکەی یا ربی خواهی هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی لەو کەسانەمان بگێڕی کە لە مانگە پیرۆزەدا لێمان خۆش دەبی لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين